ئابووری هەرێمی کوردستان دوای 4 ساڵ لە قەیرانی دارایی داکەوتنێکی یەکجار گەورەی بەخۆیەوە بینیوە. پسپۆڕانی ئابووری پێچەوانەی ئەندازیارانی ئابووری سەربەخۆ بەرزبوونەوەی ئابووری هەرێم بە ئەستەم دەزان و تەنها لە دروشم و بانگەشی هەڵبژاردندا نایبینن. ئابووری ناسێکیش ڕای دەگەێنێت دەبێت ئابووری هەرێم فرەچەشن بکرێت و تەنها پشت بە داهاتی نەوت نەبەسترێت. شەڕی ناو خۆمان هەبووە کەس نەبووە یەخەی حکومڕانان بگرێ بڵێ بۆچی ئێوە واکەن بۆیان چۆتە سەرەوە ئەو گرفتە هەر بەردەوام بۆ کەڵەکە بۆ ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. ئەگەر لە شوێنەکان نقطەی بۆ دانەنی خاڵی بۆ دانەنی وێزگەی بۆ دانێنی بەڕاستی بەردەوام کەڵەکە بێ و چارەسەری هەتا بێ قورسرە بێ. بەڵام ئێمە لێرە هاتووین لەم کۆنفرانسەیە هەوڵمان ناوە هەموو توێژینەوەکانمان یەکێک لەوانە توێژینەوەکەی خۆمە کە چارەسەریەوە بکەین بنەوە چۆن قوتاعی سیاسی ببێ بە یەکێک لە سەرچاوەکانیدا، چۆن کەرتی تیجاری بێ بە یەکێک لە سەرچاوەکانیدا، چۆن کەرتی پیشەسازی و پیشەسازی بچووک و گەورەکان ببێ بە یەکێک لەسەر هەروە هەموو کەرتەکانی تری ئابووری. پێم وایە لە کۆنفرانسەکە شتی باش خراوەتە ڕوو ئەگەر جوێی لێ بگیرێ ئەگەر بکرێ بە ئەجندای کاری حکوومەت. بەشێک لە ئابووری ناسان دەڵێن سەرچاوەکانی ئابووری هەرێمی کوردستان بەهێزن، بەڵام برینە قوڵەکە لا بەڕێوەبردننی دارایی و سامانی سروشتی و داهاتدایە. بەو پێی کەسانی سەر بە حیزب و ناشارەزا و نەشیا و نابەرپرسیارانە دەستیان بەسەر داهات و ئابووری هەرێم داگرتووە و بەڕێوەی دەبن. پسپۆڕێکی ئابووریش پێی وایە هیچ قەیرانێکی دارایی بوونی نییە، بەڵکو گرفتە گەورەکەی ئابووری هەرێم لە بەڕێوەبردنەکەیدایە. بەو پێی کەسانی شیا و لە شوێنی شیاودانین. زۆر بەوازحی دیارە لە جیهانی سێ و لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەو بنەمایە لە ڕاستیە پەیڕۆ نەکراوە، بۆیە ئێمە تووشی ئەمە قەیران و گرفتە بووین و قەیرانی سەرەکیش لە ڕاستیە لە وڵاتی ئێمە بریتە لە قەیرانی ئیدارەدا. وەگە ئیدارەی ڕەشیدمان هەبێت قەیرانەکانی کە بەڕاستی زۆر بە ئاسانی چارەسەر دەکرا. قەیرانی ئێمە قەیرانی ئیدارەی ئابووریە، ئیدارەی ئەزمەیە، ئیدارەی مالیە، نەک خۆی بۆ خۆی قەیرانی دارایی، کەواتە نەخێر تا ئێستا بنەماکانی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا نەچەسپیەوە. خۆڕخکردنی حکومڕانی هەرێم لەلایەن دوو بنەماڵی بازرگانەوە نەک تەنها ئابووری هەرێمی دووچاری داڕمانێکی گەورە کردوێتەوە، بەڵکو هەوڵاتیانیشی خستووەتە ژێرباری زیاتر لە 20 میلیارد دلار قەرزەوە. بە حقیقت پێتان بڵێم ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ وڵاتێک کردووە کە خۆی مفلسە. لەو کاتەوەی سەرۆکی حکوومەت پرۆژەی ئابووری سەربەخۆی ڕاگەیاند و بە بەغدای ود مفلیسە، ئابووری هەرێم لا گلۆربوونەوەیکی بەردەوامدایە. کەرتەکانی وەبەرهێنان و پیشەسازی و بازرگانی کوشت و کاڵ و گەشت و گوزار بەدەست یاسا و بڕیار و ڕێنماییەکانی سەرۆکایەتی حکوومەتەوە داڕوخاون. با سەدان بەڵێندەر و سەرمایەداریش ئیفلاسیان کردووە. دەرئەنجام بە سەدان هەزار گەنج و کرێکار بێکار بوون و ڕێژەی هەژاریش بەرز بووەتەوە. با بڕوای پسپۆڕانی ئابووریش ئەم دۆخە خراپە بە لە کارلادانی بەرپرسانی ئێستا و فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات چارەسەر دەبێت. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.